خۆشەویستانم چۆن ببینە پێشەنگ چۆن ببینە پێشەنگ لە دنیادا چۆن ببینە پێشەنگ لە قیامەتدا ئینی جاعل فی الأرض خەلیفە خوای گەورە باسمان بۆ دەکا دەفەرمێ مرۆڤەکانم بە پێشەنگ دروست کردووە جا لە پاشان خوای پەروەردگار دەفەرمێ وهو الذي جعلكم خلائف الأرض ئێمە ئێوەمان ڕەوان کردیا بۆ ئەوەی ببنە پێشەنگ بۆ ئەوەی ببنە چاوساغ بۆ ئەوەی ببنە ڕێنیشاندەر بۆ ئەوەی ببنە دەستگر بۆ هەموو چین و چینایەتەکان مرۆڤەکان لەناو هەموو مەخلوقەکان خوای پەروەردگار مرۆڤی هەڵبژاردووە مرۆڤی هەڵبژاردووە بە پێشەنگ بە چاوساغ بە ڕێنیشاندەر لەناو هەموو مەخلوقەکان و لەناو هەموو گەردون و چین و چینایەتەکان دەی باشە بوون بە پێشەنگ چۆنە چۆن ببین بە پێشەنگ چۆن خۆمان لەناو پێشەنگیدا ببینینەوە سەرەتا با بچینە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام خوای پەروەردگار دێ پێناسە و تعبیر و تەفسیر بۆ پێغەمبەرمان دەکا بە یەک ئایەت 40 دانە ساڵ تەمەن 40 دانە ساڵ بازرگانی 40 دانە ساڵ لەناو شاری مەکە 40 دانە ساڵ شواناتی 40 دانە ساڵ لەناو مرۆڤایەتی سوڕانەوە 23 دانە ساڵیش پێغەمبەرایەتی خوای گەورە دەفەرمێ وئینەک لەعەلا خولوق عەظیم ئەی محەممەد ئەخلاقت بەرزە ئایەوە چ فێر بووین واتە ئەگەر ئەخلاقمان کاراکەین ئەگەر قیەممان کاراکەین ئەگەر دەستمان دەممان داوێنمان پارێزراو بێ واتە ئێمە پێشەنجین دەی باشە پێشەنجی لە چی پێشەنجی لە ڕاستگۆیی پێشەنجی لە دەمپاچی پێشەنجی لە عیبادەت پێشەنجی لە ئەخلاق پێشەنجی لە بەخشین پێشەنجی لە بۆ دەستبردن لە بۆ براکەی خۆت پێشەنجی لە هاوکاری پێشەنجی لە هاریکاری پێشەنجی لە لادانی خەم و میحنەت لەسەر کەسێک بۆ کەسێک لە پێناو کەسێک ئەوە پێشەنجیە واتە تۆ دەبێ کەیفە نەکون قودوە چۆن دەبێ قودوە چۆن دەبێ پێشەنگ لە ئێستادا بیر لێ بکەینەوە ببین بە پێشەنگ لەبەرەوە نمونەی مرۆڤایەتی بە دوو چین دەهینینەوە مرۆڤەکان دەبن بە دوو بەش مرۆڤەکان دەبن بە دوو چین مرۆڤەکان دەبن بە دوو تایفە مرۆڤەکان دەبن بە دوو شێواز مرۆڤێکمان هەیە وەکو مانگ لە ئاسمان ڕۆناچیەکەی تەنها بۆ دەوری خۆیتی بۆ هیچ دەورێکتری نییە لە شەوە زەنگێک تۆ لە ژۆرە دانیشە مانگ لە دەرێ ڕۆناکت ناکە شوێنت پێشت ڕۆناک ناکە بەستە ناوچی دەچێ دەر تە سەیر دەکەی مانگ لە تاریکە شەوێکدا دەورێکی خۆی داوە و پەرێزەیەکی کردووە بەستە ناوەندی ڕۆناک کردووە ئەوە چینی یەکەمە چینی و دووەمان مرۆڤێک هەیە وەکو ڕۆژە ئەلئینسان و کە شەمسی وەکو ڕۆژ وایە تیشتی بۆ خۆیتی بۆ دەوروبەریتی بۆ بیئایتی بۆ شاریتی بۆ شوێنیتی بۆ هەموو چین و چینایەتەکەیتی وەکو یەکەم نا بەس بۆ خۆی بۆ منداڵی بۆ نەوەی بۆ بنەماڵەکەی بۆ عەشیرەتەکەی بۆ ڕگەزەکەی بۆ قەومەکەی بۆ نەفسی خۆی نا وەکو مانگە نا وەکو ئەو ڕۆژە شەوق دەداتەوە لە ماڵێ دانیشە دەرگا قەپات کە ڕۆناکە لە تاریکەستانێک ڕۆناکە لە دەرەوە ڕۆناکە میتل شەمسی وەکو ئەو ڕۆژە وایە تیشک دەداتەوە نەک تەنها بۆ خۆی بۆ دەوروبەر بۆ کۆمەلگا بۆ بیئا بۆ مجتەمع بۆ ژوور بۆ سێبەرەکان بۆ ژوورە تاریکەکان هەر هەمووی ڕۆناک دەکاتەوە وەکو ئەو ڕۆژە وایە دەیکەوا بوو کامیان پێشەنگا ئەوی مانگەکە بۆ خۆ یان ئەوی ڕۆژەکە بۆ خۆی و بۆ خەڵک و بۆ کۆمەلگا سیرکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئەگەر بەهات بایە ئیمانەکەی بشات باوە ئیسلامەکەی بشات باوە قورئانەکەی لە ناو ئەشکەوتی حەڕان نەهێنا بایە بۆ ئێمە بۆ میلەت بۆ گەل وئینەک لەعەلا خولوق عەظیم هەیە لە پاشە وەما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین نەدەبووە پێشەنگ بەڵام بۆ پێشەنگ قورئانەکە هێنای بزانا اقرأ باسم ربك الذي قل أعوذ برب الناس قل أوحي إلي أنه استمع ألف لام ميم ذلك الكتاب وإلى آخر الآية الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين ئەوە پێشەنگە بوون بە پێشەنگ بوون بە قاید بوون بە سەرکردا بوون بە ڕابەر بوون بە ڕێبەر بە ناو نییە بە بنەماڵە نییە بە عەشیرەت نییە بە پارە نییە بە مەنسەب نییە بە کوڕی فلان و فیسار نییە بە شەهادە نییە بە بەرز و نزمی نییە بە خاک و شوێن و وڵات و ژیان و ژینگە نییە بە خودی خۆتە ڕەنگە باوکەکە پێشەنگ نەبێت تو دەبێ پێشەنگ ڕەنگە باوکەکە پێشەنگە هاتوو نابێ پێشەنگ دایکەکە پێشەنگە کچەکەی نابتە پێشەنگ کچەکە پێشەنگە دایکەکە پێشەنگ نییە ڕەنگە عەشیرەتەکەت بنەماڵەکەت ڕگەزەکەت دووچەکەت نەوەکەت گیانەکەت ژیانەکەت لە پاشان ژینگەکەت
یەک پێشەنجی تێدانێت و دەبێ بە پێشەنگ بە سەخاوەت بە لێبوردن بە بەخشندەیی بە پیاوەتی بە کارامەی نمونەیەک لە جەزیرەی عەرەب هەر هەموو جەزیرەی عەرەب دەستەوەسان بوون لە بۆ یەک قسە بەیانیەکی زوو پێغەمبەری خوا چۆ ژێر دیواری کەعبە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام گوتی ئەی ئوممەی قوڕەیش دەزانن خۆی پەروەردگارە و شوا منی بەرز کردیتەوە چوویمە قودس و لە پاشان چوویمە ئاسمانی یەکەم و دووەم و سێم هەموو دەورەیان لێدا بۆ کەسێک نەبوو فیکە و چەپرەیەک بۆ پێغەمبەر لێدا بۆ کەسێک نەبوو زەردەخەنەیەک بکە لەبەرەوە دەیانزانی ڕازگۆیە دەست پاکە دەم پاکە داوێن پاکە ئەخلاق پاکە ڕەوشت پاکە ژیان پاکە پاچی دەبێ بەڵام چوونە ئەولا نقرسەیەکیان دەکرد و پێکەنین غاریاندا لۆلای کەسێک ئەو کەسە چێیە ئەبوو بەکر سەدیقە ئەی ئەبوو بەکر ساحیبەکەت قسەیەک دەکات دەزانن چییە ئەبوو بەکر ڕاوەستا دەی چییە ئەبوو بەکر قسەکە زۆر گەورەیە نازانین لە سومعی تۆ ناوەشێتەوە چێ کردیتی ساحیبەکەت واتە محەممەد بڵێ دەبرێن گوتی چوویمە قودس ئێ چوویمە ئاسمانی یەکەم ئێ ئاسمانی دووەمەیە پێغەمبەرانم بینیوە دەی چیت کە هەمویان باس کرد ئەڵێ تو برێ ڕاستە ئەبوو بەکر دامە ئەبوو بەکر یانی ڕاست نییە ئەبوو بەکر یانی متمانە نییە ئەبوو بەکری سدیق و هاداما و بیری کردەوە سەری بەرز کردەوە یعنی محەممەد ساحیبەکە ماوە دەیگوتووە گوتیا سنیۆندا ئەگەر زیاتری بگۆت با هێشتا باوەڕما بوو جەزیرەی عەرەب بەو قسەیە ئالای لا ئیلاهە ئیلا اللای بەرز کردەوە ئەو بۆ پێشەنگ زانە نێگو ئەخر قەیدی ناکە و عەیبە و نا وەڵا کورە کەیف خۆیتی و خۆ کرژ بکاتەوە بستە ژۆرێ نا ئەگەر لێ بدرێ عەزیەت بدرێ سزا بدرێ ناڕەحەت بکرێ بێنان بێ ئاو بێ مەعاش بێ موچە بێ کارەبا بێ ئاو بکرێ گوتی نا باوەڕم پێ زیاتریش بدێ بۆ پێشەنگ ئیمامی عومەر کە ئیمانی هینا ئیمامی عومەر کە ئیمانی هینا ها سعد و سعید و تەلع و زوبێر و هەموو ئیمانیان هینا عوسمان و عەبدوڕەحمان و کامیان ئەبوو بەکر ئیمانی هینا عەلی تەلع و زوبێر هەموو ئیمانیان هینا بەنهێنی بەڵام لە مووقیفێکدا کە ئیمامی عومەر ئیمانی هێنا لەو مەشهەدە با بزانین کووە دەستە ماڵی ئەرقەمی کوڕی ئەرقەم لە بەردەرگا دەبینی ژۆرێکی سێ بە سێ دانیشتینە ئەی پێغەمبەری خوا دینەکەمان ڕاستە بەرنامەکەمان ڕاستە منهەجەکەمان ڕاستە قورئانەکە یاتێ ڕاستە ئەو خوایە تەواوە بەڵێ دەیکەوە بەدی بۆ لێرەینە پێغەمبەری خوا فەرمووی ئەخەوە مەدرسەیە قوتابخانەیە پێگەیە کولیەیە کۆلێژە منهەجە دەستورە یاسایە پەیرەوە پرۆگرامە شوێنی پێگەیاندنی مرۆڤەکانە خوا دەفەرمێ مینە المؤمنین ڕجال صدقوا خانیەکی سێ بە سێ بەڵام ئەبوو بەکر عەفوەن ئیمامی عومەر دەستی پێغەمبەر دەگرێ دەڵێ مادەم ڕاستگۆینە بۆ وابی مادەم دینەکەمان تەواوە ئەی پێغەمبەری خوا قۆڵت بینە قۆڵی ڕاستی لە قۆڵی ئەبوو پێغەمبەر هەڵدەچێشێ و قۆڵی چەپی لە قۆڵی إمامي أبو بكر الصديق هل دتشيشيو لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا 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 شريك لك يكسر پیغمبر بگری کرد ادی پیغمبر قرآنی بود آنها وزی ادی پیغمبر پیشنگ نبود بابلام لوا ابو بکر لا عمر بو پیشنگ لدوری كعبة دا صوريتوا أبو جهل عتبة شيبة أمير كري خلف مطعمي كري عدي سراني كفري أو كاتي دري مية سناري ما قدار بن همويان سوا بلوخ وتيا عمر نيوشيري دري نابو دا بياوم دا بيتا بيشمان وهذا صوريتو بوبا بيشنگ لبو إسلام رنجي داوا القمي كري أرقم وكو مدرسة وكوليجا كماوا بلام جير ديواري كعبة بو كوليا وكوليجي أبو بكر وعمر وعثمان وعلي وطلع وزبير وسعد وسعيد أبو جهل وعتبة وشيبة وأمية كري خلف ومدعم أواني كافر كاني أو كاتو يستا ساويان شير دبيك ساويان بديواري كعبة دكوي نبونا بيشنگ داي لكاتي اشتر يك اشتر دبتا بيشنگ حمزة مامي پیغمبر دێتەوە بۆ چێندەر بۆ شاری مەکە دێتەوە سواریەکە و ئەسپێکە و شیرێکە و تیرێکە و ڕەمحێکە و زەلامێکی زۆر بە جورئەت زۆر بەغیرەت چار شانە بە هەیکەل وا دێتەوە منداڵێک لە بەردەمیتی دەرێتە منداڵەکەی کچەلۆکەیە و هاتەمەنی 12-13 ساڵانە دەرێتە کچەکەی وەرە لایە پێشم بەردا ئەویش سەر بەرز دەکات و دەریوە تو چی هەی منداڵێک کچێک لۆ ناناسی چێمە ئەدی حەمزە نیبە لو حەمزە چێیە ئەو مەوقیفە ناخۆشەی بچێ پێش سەیارەیەکی لە گززی جامڕەش وەرە لایە گوتی نایمە لایە تو چی تو ڕێ بگۆڕە گوتی لۆ تو چی
گوتی ئەتوو ئەگەر خۆت بەو نوع پیاوە دەزانی برازایەکە لە ژێر دیواری کەعبە ڕیخەلۆکیان فڕەدایە سەرێ برازاتە برازات ئەگەر بە غیرەتیان ڕووە لەوێ ئۆقیفتە بی وەڵڵا پێشت بەرنادەم بڕۆ هاي غيرت جرأت عزت عظمت جولا حمزة ولا برازا كت كرايا يكسر دچيتن توش يكو دو سي برادر دبي اريت سباسا قلت يا والله واي ولا برازا كت كرايا يكسر سو بيش دارو ندوي يكسر سو بيش دارو ندوي برلماني او كاتي ضل 50 دانه سال بو يكز نبو غيرت يا بي لبيش دارو ندوي بو وثيق سيك بكا حمزة راوستايا هو سراني قريش ورنا دري ابو جهل لو كاتي ديتا دري حمزة شيرك دردينيتنو دري وتو فيرا وادب ابوي برامبر برازاكم او ادب بكي ده والله يرد ستينم والله اير كان تختو تارستان علم دي هاد زنيوي ناشرين بابو جهل ددا بيشتري ابو الحكم بو بيشتري برا قوربو بيشتري قائد بو بيشتري السجداي بو ادب درا او روش شيري لبرامبر يدرهندرا زانبو بيشان ابو جهل قوتي بابا ابو الحكم قوتي بابا تصدقي برو والله زار يشتر بي ادبي برامبر ناكي يكسر كوبنوچي ناسايان ساز داو همو ابو جهل عتبه شيبه مامان قاس كده ابو لهب را قوريان بو قايديان بو رابريان بو ريبريان بو قلت انا ابو لهب سبكين وبرايا كده هايكر قلت والله اذا زان موزور بتبعاتها تازه ما فوتاين او دي نبلابوا او ده كنالي فسادي ما كردوا او ده بارو ملعو مساز ما كردوا او ده شعاري لا ما كردوا اخ روي تازه تواو او دي نبلابوا لا حمزه بقركت دزانين لوي هو بينا بين دي بيشي دارو الندوه ما دغري 50 دانه سال بيش دارو الندوه كسي غيرته جرأتي نبوه بلام او روح حمزه بينا بين دري حمزه ببي بياسي دادكت هم سريان لجوري دنا نخشى لدى صلاتي استاي كافر كاني اوروبا يدريم ها واي نخشى حمزه لشي بتينين ناوي حمزه مان زورا بلام جرأتي حمزه مان كما حمزه بينا بين دهات ودسو الشيركي دري نابو ابو جهل وعتبه وشيبه ومي كري خلف هم وكل حمزه ورا جري بابا خوتو شي براشي نكك بو خوايشتك مال ليدكا بري زكانم او ابو بيشان دي باقي تشتربين طلبيك شي خوينكاريك مان هبو لكويت ديخينت خوينكاريك مان هبو لا كليك ديخين طبي تواوكرت باطني تواوكرت هاتو ماري شهادكي ورقتو تمشي شهادكي كد داشي قلت هان رولت لو تمشي شهادكي هيتار صار خندي طب التواو كد يوزلوي وعياده شي داني امر روجي 25 دينارك عياده او سياره شي اخر موديل لا قرشي سيدو محل خانيه شي بكره او فيلا شي بكره او بكره كرم في نادايا اديروا له رول شهادك غرتها نمرت كمان نادايا تديسيا قلت داي جان يكم روجي تونم بو كوليج وعد يكم بخواي دايا او شهاده بجولينم قلت كرم شهاده بجولينه ودو على عياده شيداني قلت نا وانا بي شو جوري درجاي قفات كل سر خوي بيري كدوا تبكى يخكويت اعلى دوره من دا سعوديه هر شوينه شي دري دوله من دا بيري كدوا چندر شو سانترنيتي بقري او افريقيا 50 مليون كس افريقيا برسينا ندارن هجارن لستدينا شي نكاسلوشي بباريك بنوعك سوا افريقيا تواني قورترين بناء درس بكا خواردن توزيع بكا دري بردوام خواردني توزيع دكر زولكك ياخذ مسيحي كان هادبون حبيان توزيع دكر قلت يا حبتي دكتوره خنديو باطنيه وكيشانه ويسريشانه ويقاتيشانه قلت يا حبيلو توزيع دكر قلت يا اخي خلقنا خوشه قلت بابا خلق برسيتي دهات خواردني توزيع دكر خرق بي بو بي جابو بي نان بو بي ثروت بي سامان بو خواردني توزيع دكر روجك دو سي بينزا خواردنا بينا بين دي قراوس نوجش دابس الله اكبر قلت يا بابا وتستكيت بينا بين قلت نوجي دكم نوجي لو خواي لا اسمان سيا هات تعريفي خواي كر 25 مليون كز سردستي يكتاك كذبوا مسلمان شيخ ديدات احمد ديدات لو بيشنيا شهاديشي بسيطي طبي تواو كرديا دكتور انا دكتور كوليجي شي تصار مرحلي او بو بيشنك
ئێستا ساڵی 2006 وەفاتی کرد قبری پڕنور بێ ئێستاوە پاری دایتەوە خەڵک نوێژ دەکا عیبادەت دەکا تاعەت دەکا کۆمەڵێک مزگەوت کۆمەڵێک بیر کۆمەڵێک نەخۆشخانە کۆمەڵێک پرۆژە هەر هەمووی کە درستی کرد و ئێستا کەش خەڵکانێک سوودمەند دەبن لێی بەڕێزەکانم دەیکەوا بوو زانیمان ئەوانە بوون بە پێشەنگ بەڵام ئەی ئەگەر هاتو خوا نەخواستە بیرێکمان کردەوە پێشەنجی خۆمان لەدەستدا سلاحەدین ئەیوبی و کۆتا لە وتارەکەمان ئەگەر پێشەنجی خۆمان لەدەستدا واتە گیان و ژانی خۆمان لەدەست دەدەین سلاحەدین ئەیوبی لە لای مامۆستایەک دەیخوێن هەموو ڕۆژێ قورئان بۆ حەدیث بۆ علومی نەحو سەرف بەلاغە منطق ڕۆژێک گەیە سەر قودس مامۆستاکەی داڵغەیەکی لێدا و دەستی بەسەری وەنا ئەویش گوتی ها مامۆستا گیان تەمەنی 17 و 18 ساڵ دەچوو گوتی مامۆستاوە چییە گوتی واللهی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام بەشارەت دەداتە ئەو کەسەی ئەوی قودس ڕزگار دەکا دەشزانم لەو زەمەنە یەکێک دەبی قودس ڕزگار دەکا گوتی شەرتی ڕزگارکردنی قودس چییە پرسیارە دەکا شەهادەت هەبی پارەت هەبی منسەبت هەبی دەری مامۆستاکە ئەوها دەستی لە من سەری نابوو یەکسەر بەری داوە گوتی سلاحەدین دەستت بینە واللهی خەونم پێ دووە دیتیە دەست دەناو دەستت دەنێم دەزانم لە ئایندەیەکی کەم دەستت بە دیواری قودسە و لە ئایندەیەکی کەم دەستت لە ناو دەستی پێغەمبەرە دەستت بینە گوتی مامۆستا گوتی دەرێم دەستت بینە دەستی هینە بوو بە قودوە قودسی ڕزگار کرد دوایە کە لە کاتی وەفاتکردنی پێغەمبەر و ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلی لە چاوەڕوانی وەفاتکردنی سلاحەدین بوون دەڵێ لە خەونێک یەک لە پیاوچاکەکان دەجێڕتەوە دەرێ بینیمان کفنەکەیان لۆ سلاحەدینی عازر دەکرد دەرێ پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام دەست بەینابەین دەستەکەی ڕادەگرت گوتمان دەرێوی خەونی دیت بگوتم ئەی پێغەمبەری خوا ئەوە چییە گوتی واللهی چاوەڕوانی سلاحەدین مەتا دەست ناو دەستی بنێم ئەرێ سلاحەدین جیاوازی ئیوی و ئێمە چ بوو دەستی قاچی چاوی نا ئیمانەکەی غیرەتەکەی یا ڕەبی خوایە تەمەنی مرۆڤ حدود و سنوورێکی هەیە لەو تەمەنەی ئەگەر هەمووی لە چاچی ببەیە سەر ئەگەر هەمووی لە پاچی ببەیە سەر پەنا بەخوا ئەگەر هەمووی لە گوناه ببەیە سەر هەمووی لە معسیەت ببەیە سەر مەرگێ قەرزدارین ساڵی 1970ەکان هەندێک لە بیرتانە لۆ هەندێکشمان هەندێک بابی موالید هەفتایە هەندێکش بخۆی هەفتای لە بیرە ئەگەر جلو بەرژی هەفتایەکان بینین ئەگەر سیارە و ماشێتەکانی هەفتا بینین ئەگەر سواریەکانی هەفتا بینین ئەگەر خواردنەکانی ساڵی هەفتایەکان بینین تو ئەو خوایە چێ پێڕازیە هیچ ئەدی ئەو وەختەی کە ساڵی هەفتایەکان لافی بە سیارەکە و بە سواریەکە و بە پارەکە و بە مەنسەبەکە و بە پۆستەکە لێدەدا کوا چی لێ هات نما واللهی ڕۆژێک دەبێت ساری 2024 نەوەکانمان پێیان عیبە سواریەکەمان سیارەکەمان جلوبەرگەکەمان خواردنەکەمان واللهی پێیان عیبە ئەو تاریخە بجێڕنەوە با مەرد بین با پێشەنگ بین لە عیبادەت لە خێر لە پیاوەتی لە مەردایەتی لە دینداری واللهی سمە واللهی ئەگەر نوێژیش نەکەی نوێژمان لەسەر دەکری ئەگەر نەچینە سەر قەبران دێنە سەر قەبران ئەگەر لە کۆشک و تەلارێک بین واللهی لە ناو خۆرێک دەشادرینەوە ئەها بزان بەڕێزەکانم زۆر گرنگە بەڕێزەکانم ئەگەر هات و زەویەکەمان تۆ نەکەین کورە بە بەیاری بێرینەوە کورە ئەگەر بە بەیاری بێرینەوە دەزانن بەڕێزەکانم چمان لێ دێ بەوەردی بێریەوە چاوەڕوانی تەبارە و ڕەوسە نەبی چاوەڕوانی تەبارە نەبی بدورێتەوە و ڕەوسەژ ئەوەن دەگەنمە لۆ بدورێتەوە لەبەرەوەی هیچمان نەچاند هیچ نادورینەوە دەبێت زانیە وەختی چ بکەین هیچ نەچاند یا چاوەڕی فران قەسناگەنمەکەم دەدەیێ زەکاتمان پێدەشێ ئەو کاتیش یومە یەفیڕ المەرء من ئەخیه وأمه وأبيه وصاحبته وبنيه زەکاتیش نییە ها بەر لەوەی میراتێکمان تەوزیع بکرێ با میراتێکی لۆ خۆمان ڕەوان بکەین